بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە و ڕاستەوخۆ بە ئێوەی خۆشەوی شادەم و مۆدەمەوە میوانی ماڵەکانتان بەڕێزان تەوەری بەرنامەیەم جارمان دەپرسین ئایا چی بکرێت بۆ دەربازبوونی هەرێم و هاوڵاتیان لەم گرفتانەی کە تێکەوتون. هاوڵاتیان یەکەم بەرکەوتەی ئەو گرفت و کێشە و نەهامەتیانن کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆیان دروست کراوە کە با بڵێن لەلایەن شەخص و حیزبەوە بۆیان دروست کراوە کەوای کردووە نەزانن و چۆن و بە شێوازێک ڕزگاریان بێت لەو گرفت و کێشە و نەهامەتیانەی وەکو قەیرانی دارایی و ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی ڕاستە و خۆ کاریگەری نەرێنی لەسەر ژیان و گوزارانیان دادەنێت. لە ئێستادا بەغداد ناوێت مامەڵەیەکی دروست بە ئاڕاستی چارەسەرکردنی کێشەکان بکات کە ئەمەش بەشێکی تری ئەو گرفتانەیە کەوای کردووە هەرێم مامەڵەیەکی ڕاست لە پێناو بەرژەوەندی گشتیدان نەکات هەموو ئەوانەی وامان لێ دەکەن باس بکەین یاخود بڵێن بپرسین چی بکرێت بۆ دەربازبوونی هەرێم و هاوڵاتیان لەو گرفتانەی کە ئێستا تێکەوتون گرفتی قەیرانی دارایی و ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی کە لە ئێستادا تەنگی بە هاوڵاتیان هەڵچنیەوە کاریگەری زۆری لەسەر کۆمەلگای کوردی و هەروەها گەلی کورد کردووە. لە وەڵامی ئەم پرسیارەمان دەکایە چی بکرێت بۆ دەربازبوونی هەرێم لەو کێشە و گرفتانە. لوقمان ئەحمەد دەڵێت هەموو سەکردەکان دەست لە کار بکێشنەوە و دەموچاوێکی تازە بێتە پێشەوە. کاک لوقمان ئەحمەد ئەمە بە چارەسەر دەزانێت کە هەموو سەرکردەکان دەست دەکار پێشنەوە بێگومان ئەمە داخوازیان خواستی بەشێک لە هاوڵاتیان بۆکە زۆر جەداوایان لێ کردووە کە بەشێک لە سەرکردەکان دەست دەکار بکێشنەوە بەو بەستیەوەی چەند دەموچاوێکی تازە چەند کەسایەتێکی تازە بێنە سەر حکم بتوان حکومێکی باش بکەن بۆ هەرێمی کوردستان بتوان کاریگەری خۆیان هەبێت ینی کۆمەلگای کوردی وارە بکەن کە بە شێوازێکی دروست ئیدامە بە ژیانی خۆیان بدە ژیانی خۆیان بکەن. بنیامین تەقتەقی دەڵێت تەنها یەک ڕیزی و یەکگرتووی مرۆڤ بەرە سەرکەوتن دەبات. بنیامین تەقتەقی پێی وایە کە یەکگرتووی یەک ڕیزی وامە لێ دەکات کە هەرێمی کوردستان لەم گرفتانە ڕزگار بکەین. شەماڵ چۆمانی دەڕێت دەست لە کارکێشانەوەی هەموو ئەمانە لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا حکومڕانیان کردو. ئەمەش بەشێک لە داواکاری هاوڵاتیانەوە وکوتمان کە باز لەوە دەکەن کە بەشێک لە سەرکردەکان دەست لە کار بکێشنەوە ئەمە دەبێت هۆی چارەسەرکردنی هەموو ئەو کێشە و گرفتانەی کە ئێستا کوردستانی پێوە دەناڵێنێت بە وەکووتمان قەیرانی دارایی قەیرانی ئابووری قەیرانی کۆمەڵایەتی قەیرانی سیاسی قەیرانی فکری قەیرانی فەرهەنگی هەموو ئەمانە کاریگەری گەورەیان لەسەر کۆمەلگا هەیە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ڕاستبێت نەیتوانیوە کە چارەسەری ئەم گرفتانە بکات. ئایا هاوڵاتیان چۆن لەمە دەڕوانن دەبێت کە چارەسەری ئەمانە بکات چارەسەر لای کێ ئایا دەبێت چی بکەین ئێمە وەکو کورد دەبینین لە ئێستادا ناکۆکیێک لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداد هەیە لە بەرامبەر ئەو سیاسەتە و چەوت و هەڵانەی کە لە ماوەکانی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەوی کردووە کە ئەم سیاسەتە مەبەستی چەند حیزبێک یا دوو حیزب یا حیزبێک بۆیان مەبەستی چەند شخصێک بووە ئەم سیاسەتەیە پەیڕەو کردو حکوومەتی هەرێمی کوردستان و ئاماجەکەی یان ئەنجامەکەی ئەوەی ئێستەیە کە گرفتێکی زۆر لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان هەیە هەر سەبارەت بە بودجەکە بودجەی هەرێمی کوردستان ئەوەتە قەیرانی دارایی هەیە ئێستا موچەی هاوڵاتیان نییە بێگومان ئەمەش کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار ئەوەی وتووە کە خۆمان موچەی فەرمانبەران دابین نەکەین بەڵام تا ئێستا نەیتوانی ئەمە بکات بۆیە دەبێت حکوومەتی بەغداد ئەمە دابین بکات لە ئێستادا ئەمە بۆتە گرفت و کێشە لە بینی حکوومەتی عێراق و هەروە حکوومەتی کوردیدا بۆیە حکوومەتی عێراقیش ینی باسی لەوە کردووە کە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکات ینی بە شێوازێک حکوومەتی بەغداوای لێ هاتووە کە شێوازێکی زاڵی پێوە دیارەکە زاڵ بۆ بەسەر هەرێمی کوردستانە بێکمان ئەمە هەمووی کاریگەری ئەو سیاسەتە چەوت و غەڵەتانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی کاردانەوەی حکوومەتی بەغدا و هەروە دەرەوەسیەکان وەکو با بڵێن تورکیا ئێران کاردانەوەیان ئەوە بووە کە سنوورەکانی بەڕ هەرێمی کوردستانە داخراوە چەند با بڵێن شوێنێکی سنووری مەرزەکان چەندانەیەک هەیە وابزانام دانەیەک یان دوان دوو مەرز کراوەتەوە هەنێکی داخراوە یعنی ئەمە هۆکاری قەیرانی دارایی و قەیرانەکانی دیکەیە بێگومان قەیرانی کۆمەڵایەتی ژێکێکە لەو قەیرانە زەقانەی کە بەرۆکی بە خەڵکی هەرێمی کوردستان کردووە و کاریگەری زۆری لەسەر کۆمەلگای کوردی هەیە. ئێستا دەبینین کە بە بۆنی قەیرانی دارایی وەکو وتمان گەرمێکی زۆر لە بینی هاوڵاتیاندا نییە کێمان لەگەڵە سۆمامان لەگەڵە دەتەکیەوە فەرموو سۆما. سۆمامان لەگەڵە دەتەکیەوە فەرموو. بەڵێ سەرەتا ئەلێرە بڵێم بۆ لەسەر بابەتەکەتان ئەلێرە بڵێم
پێویستە بۆ ئەوەی ئەم چارەسەری قەدانەکان بکەین پێویستە خەڵک هۆشیار بکرێتەوە یعنی معقول نییە حکوومەتێک 26 ساڵ درۆت لەگەڵ وا بکات 26 ساڵ بکاتە کۆلا 26 ساڵ هەرچی نەعەدالەتی هەیە هەرچی نەعەدالەتی هەیە تۆش ڕازی بیت یعنی هەتا تاکی تاکەکانی گێل خەڵکەکانمان هۆشیار نەبێتەوە ئێمە ناتوانین هیچ گۆڕانکاریەک هیچ چارەسەرێک بکەین لە وڵاتی خۆمانە بۆ هەر ئەم پێچ حیزبەی کە لەدەسەڵاتان کە بەناو لەدەسەڵاتان تەنها بە ڕووکەش لەدەسەڵاتان پێویستە خەڵک ئەم پێنج حیزبە بیر لەوە بکاتەوە ئەم خەڵک چی ئەوێ داواکاریەکانی خەڵک بگەیەنێ یعنی تۆ ناکرێت کە هیچێک وتی ڕفراندۆمەکەم تۆ بیکەیت بڵێ بڕۆ ناو ئاگر ئەوە بۆ ناو ئاگر بڵێ نازانم هەرچێک تۆ بڵێ ئەم هەموو بڵێ بڕاوکە هەموو حیزبەکان لە پێش چاو خەڵک بە شێوازەکان لە پێش چاوی ئێمە بوونا یعنی من زۆرجا لایەن خۆمەوە بە هاوڕەکان ئەڵم قەی چێکە با ئێمە تاکی گەل با کەسانێکی هۆشیاری خاتو سەما جەنابەت پێت وایە کە بەڵێکردن بۆم دەسەڵاتە گەندەڵە کە بەڵێکردن و دواگەوتنی ئەم دەسەڵاتە گەندەڵە ئەمە دەرەنجامەکەیەتی کە ئێستای بینی قەیرانی دارایی و ئابووری و سیاسی و فکری هەیە کە ئێمە لێ تیایداژین و دۆخێکی زۆر ناخۆشە و ناتوانین ژیانمانی تیا بڕێ بکەین پێت وایە بەڵێکردن بۆم دەسەڵاتە ئەنجامەکەی ئەمە بۆ کە ئێستا هەیە بێگومان بەڵێکردن بۆ ئەم دەسەڵاتە کە 26 ساڵە یعنی ئێستا لە هەر وڵاتێکی تر 26 ساڵ دەسەڵاتێک حکمی بکردایە بڕۆکە جوانترین وڵات باشترین وڵات باشترین دامەزراوەی ئەبوو لە وڵاتەکەمانە بەڵام ئێمە کەسانێک بەڕێومانە بن کە تەنانە ناتوانن مافێکی سەرەتایی تەنانە ناتوانانی ئازادێکی ڕەهاش و لە هەنێ شوێن قسە چۆن چاوەڕێ ئەەکەی ئەم دەموچاوانە بتوانین کێشەیەکی سیاسیمان بۆ چاڕێ بکەین لەم دەسەڵاتە ژیانمان خۆشکەن ئەو شتانە زۆر باشە خاتو سەما دەبێت چی بکرێت دەبێت لە ئێستادا چی بکرێت دەبێت لە ئێستادا ئەم دەموچاوانە بگۆڕێن دەموچاوی نوێ بێنەوە عقلی دەموچاوەکانی ژان هەنێدا دەموچاوی شەگۆڕێ زۆر کارگر نییە پێویستە عقلی سیاسی نوێ بێتە ئاراوە کە ئەم عقل سیاسیانە لە سیاسەتی کۆنا تێکەڵانەوە بێتێ نەگلابێت بەڵێ سپاس بۆ خاتو سەما سپاس بۆ پەیوەندیەکەت ببوورە من هەرۆنم دەرفەتە بوو هیوامان لەگەڵ شارە زۆرە فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاهيوا. باش براي برا. زوج باسك باش تواش. بله. بله تورق الأساسية زحمنا. كاهيوا چی بکرێت بۆ دەربازبوونی هەرێم و هاوڵاتیان لەم دۆخێکی ئێستا تێکەوتووی؟ زۆر چاکە وەڵا یەکشت بکەن هەموومان زیندوو بەچاڵکەن بەڵێ هەموومان بخەنە قەبرەوە بەڕاستیان ئەوە ماوە بیکەن ئەم سەرکردانە من داواکارم بیکەن ئەو نەوتەی کە 2 ساڵە بە هاوڵاتی ڕانابینن هیوادارم بێن بیکەن بەسەرمانە بمان سووتێنن بەڕاستی شەرمەزاریە زۆر ناخۆشە خەڵک زۆر بێزارە لە بارودۆخێکی دەرونی زۆر ناخۆشایە من هیوادارم لە مامۆستا عەلی باپیر بۆ خاتری ئەو قورعانە کە لێ خوێندووە ڕجا بکەن لەم حیزبانە کاکە وەڵڵی خەڵک ژیانی نەماوە خەڵک حاڵی نەماوە خەڵک ژن تەلاقەدا خەڵک ژیانی تێکچووە باری ئابووری خەڵک زۆر ناخۆشە هیوادارم بەدەم داواکاری خەڵکەوە بێن ڕجاعن با لەوە زیاتر شەرمەزاری خەڵک و خوای گەورە نەبن من دەستخۆشیدان لێ بەڵێ زۆر سپاس بۆ کاگیوا سپاس بۆ پەیوەندیەکەت کاگیوە کاک فوادمان لەگەڵان لە هەولێرەوە فەرموو کاک فواد کاک فواد ئەم کاتت باش سڵاو کاگیوا کاک فواد سڵاو برا زۆر سپاس کاک فواد چی بکرێت بۆ دەرباسکردنی هەرێمی کوردستانی هاوڵاتیان لەم هەرێمە پێویستە پێشنی شتێک خۆفرۆشان و خاینان لەم وڵاتە دەربەدەر بکرێت و ڕیسوا بکرێن پێش هەمیان عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی ببوورە کاک فواد ببوورە تەشیر بە کەس مەکە لەگەڵەوەین تەشیر بە هیچ لایەنێک و هیچ کەسێک بکەی ئەگەر لە حیزبەکەی خۆمان بێت یاخود ئەگەر لە حیزبەکەی خۆشمانە بێت ببوورە کاک فواد ئێمە نازانین یعنی بۆ خاینین لەبەرەوەی کە باسمان لە گەندەڵی کردووە لە بەڕۆی دژی گەندەڵی و ئەوانە وەساوینەتەوە کاک سەردارمان لەگەڵ لە سلێمانەوە فەرموو کاک سەردار کاک سەردارم کاتت باش کاک سەردار چی بکرێت بۆ دەربازبوونی هاوڵاتیان و هەرێم لەم دۆخەی کە ئێستا تێکەوتوین ئەم قەیرانە کە ئێستا کوردستان تێکەوتووە بەڵێ هەمووی لە سای سیاسیەکانی کوردستان و ئەو سیاسانەی کە نەیانزانێت حکومڕانی کوردستان لە 6 ساڵی
ڕابردوات بن بەڕێوە هەمووی لە چاوی ئەوانەوە لە غەڵەتی سیاسەکانمانەوە اینجا لەبەرەوەی دەربازبوون لەم گرفتە ئەوەیە کە بە تایبەتی هەردوو حیزبی یەکێتی و پارتی کە یەکەم ئەو دوو حیزبە بە تایبەتی بەرپرسیارن لە قەیلانی هەرێمی کوردستان لەم قەیلانی ئاژبەتاڵێ کە هیچ فەرقی نییە لەگەڵ ئاژبەتاڵەکانی ساڵانی ڕابردوو کە توشمان بووە ئەم دوو سیاسانە لە سەرکردەکانە سەرکردەی یەکەم سەرکردەی پارتیەکی واز نەکار سەرکردە مەکتەبی سیاسەکانیشیان بەوانشەوە واز لە کوردستان بێنن بڕۆن کوردستان سۆڵکەن پێگەیت لەبەر ئەوەی کۆمەڵێکی کە بێت کۆمەڵێکی خوێنەوار بێت کۆمەڵێک بێت لە خواترت بێت کۆمەڵێک بێ نیشتیمان پەروەر بێت ئەمانە بێنە جێگەی ئەوانە و کوردستان. بەڵێ سپاس بۆ کاکسەدار سپاس بۆ پەیوەندیەکەت ببوورە من هەرەوە لەم دەرفەت هەبوو برادەرایت لەسەر هێڵن کاک هەڵکەوتمان لەگەڵا فەرموو کاک هەڵکەوت ئەم کاتە باشتر بۆ بەڕێزت کاک هەڵکەوت زۆر سپاس دەستخۆش بەڵای من تاکە چارەسەر یعنی ئیترەوە بیشتۆتە ئەوەی کۆتا دەرەجە ئاعلا چۆن 3 ملیۆن کەس دەنگیا بەڵێ بۆ ریفراندۆم ئاوا 3 ملیۆن کەس لەسەر جەمشارەکانی کوردستان هەمویان کۆبووینەوە یەکێتی بە پارتی بۆ حیزبانی کە بەرپرسن لەم دۆخەی کوردستان ڕایان ماڵن چکە بەخوا نە بە قسە نە بە دەنگدان نە بە خۆپشاندان چارەسەر ناکرێت ئێستا کاتی ئەوەیە کە ئەم خەڵکە ئازارانە و شێرانە چۆن بەرامبەر حکومەتی بە حەزڵاتیان نەخێر بەمانەش بڵێن نەخێر جا ئازادی بۆ کۆمەڵ و بۆ گۆڕان و بۆ حیزبانی کە لەگەڵ بەری خەڵکان ئێستا پشتگیریانکەن نەک لەسەر شاشەکان ئێمە لەگەڵ حکومەتانین ئێوە لەگەڵ حکومەتانی باشە دەستان خۆش دێ بەڵام لەگەڵ خەڵکابن کە هاتە سەر شەغام مەڵێن ئەوانە گێرە شێوێنن پێگەی لە برای خۆت یعنی ئەمانە بە دەنگدان بە خۆپشاندان ئەمانە چارەسەر ناکرێت قسە لەگەڵ ئەمانەیە حکمی نییە چکە خوانەڵێن ئێمە حکومەتی بەعەز لەو شاخانە کاتی خۆی بە یعنی بە قسەی خۆش ئەمانە چارەسەرێ ئیلا هەرەبێ ئەمانە ڕاماڵدە و دەست خۆش زۆر بەڵێ سپاس بۆ کاکلەکە و سپاس بۆ پەیوەندیەکەت شێرزادمان لەگەڵ ئەسلیمانیەوە فەرموو کاک شێرزاد زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاک شێرزاد فەرموو بەڕێوەداخەوە کاک شێرزاد پەیوەندیەکە پشترا بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێ بکاتەوە بەڕێزان ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی پێش دەستپێکی بەرنامەکە بە 2 کاتژمێرێک یاخود هەر لە بەیانیەوە جاری وایە تەورەکە دادەنرێت دەتوانن کۆمنتەکانتان بنووسن بۆ ئێوەم بێگومان من لێرەدا بەشێکی دەخوێنمەوە بەپێی ئەو کاتی کە هەمە بپێی دەرفەت هەروە بەشێکی دیکەشی لەسەر شاشی کەناڵی ئاسمانی پەیام بە دەردەکەوێت کاک ڕەوفمان لەگەڵ ئەسلیمانیەوە فەرموو کاک ڕەوف ئەم کاتت باش باسی بەڕێزگار زۆر سپاس دەکەم من قەناعەتم وایە بەڕاستی حیزبایەتی لە کوردستان سەرتاپای جونگەکانی گرتووە بۆیە باش وایە بەڕاستی ئێمە یعنی حیزب بەیانی کۆمەڵێک دەنگەدا ئەیخاتە سەر شەقام وەکو مامۆستایە پاشان کۆمەڵە گەنج هانەدا ئەیخاتە سەر شەقام دواتر ژەگەر کوژاڵێ ئاژاوە گێڕە ئەم شتانی کە باسیەکەین لە پێشتر تەجروبە کراوە بەڕاستی باشترین شت ئێمە بۆ ناکرێ بڵێن با ڕای ماڵی نە پارتیم نە یەکێتیم نە لە بەحتەوە یەک بووکەی کەسم نەبووە بەڵام ئەگەر ئێمە ڕای ماڵین کێ ڕاماڵین و کێژی شوێنی ئەمە کەسمان حەشتی شعبی 150 کوردستانی لێ داگیر کردووی ئەوەش بەرەنجامی هەموو ئەو یەکتر قبول نەکردنەی لایەنە سیاسیەکانە کە گەشتین بەو دەرەنجامە هەر 5 قۆڵی و 6 قۆڵی دانیشتون و 2 قۆڵی دانیشتون و کێشەکانیان یەکلایی نەکردوێتەوە یعنی پێ دوایە بەشێکی ئەم دۆخێکی ئێستا ئێمە تێکەوتوین ئەم گرفتانە بەشێکی پەیوەندی بە لایەنە سیاسیەکانەوە هەیە هەموو یەک بخێننەوە هەموو یەکمان قبول بێت هەموو لایەنە سیاسیەکان بەپێی حەجم و قورسایی خۆیان بەرپرسیارن لەم دۆخە بەڵێ سپاس بۆ کاکڕەوە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕەحیمان لەگەڵ ئەسلێمانیەوە فەرموو کاک ڕەحیم بەڵێ کاک ڕەحیم پێمە بێت پەیوەندیەکەی کاک ڕەحیم کۆتایی پێهات حزب کۆمەڵایەتی دەڵێت تەنها خوای گەورە دەتوانێت دەربازمان بکات بورهان فەتاح دەڵێت لەبردنی ئەم دەموچاوانە باشترین کارە
هاودین مراد دەڵێت بە یەک ڕێزی یەک هەڵوێستی بێگوێدانە بەرژەوەندی حیزبی و کەسەکان دەتوانین کێشەکان چارەسەر بکەین لە گرفتەکان بێنە دەرەوە. ئەمە بەگشتی ڕەشی ڕەو باوڵێ ڕێی هاوڵاتیانە. کاک محەممەدمان لەگەڵا دەربەندیخانەوە فەرموو. کاک محەممەد ئەم کاتە باش بەڕێز زۆر سپاس باشتر بۆ بەڕێزی. وڵی قوربانگیان ئەمڕۆ لە کوردستان و کەوتینەتە بارودۆخێکەوە یعنی تاوانبار بێتاوان محکەمەکات گوێ لە ڕای گشتی ناگیرێت، گوێ لە زەمانە ناگیرێت کە پێشتر ڕێکلامی بۆ کوڵەت لەسەر سنووقەکانی دەردان وەرە بە ساقە چی بۆ گرێت و نازانم چی بۆ ناکرێت. ئێستا بارودۆخەکە وای لێ هاتووە کەس متمانەی بە کەس نەماوە. حیزبەکانی کوردستان ئەو بەڵێنانەی کە ئەیدەن کاتێکدا کاتنە پەرلەمان و داوای لە خەڵکەکان کە متمانیان پێ ببەخشێ هەمان لەدەستداوە. نازانم مەگەر بەتەمای ئەوەی یانێ هەڵبژاردن بکرێت بەڕاستی نازانم بەر ئاراستەیەکا ڕۆین زۆر یعنی بەشۆی مەترسیدار بڕێتێت و داوایان لێکەم بەخوانەوە بچنەوە ئێمە هەمومان کوردین ئەمە ئەوەیە کوردی بپارێزین شتێ بکەین نەبێتە نێژێکی ڕژ بۆ میلەتەکەمان. زۆر باشە کاک محەممەد هاوڵاتیان لەکوێ بکێشانەتان دەبێت هاوڵاتیان چی بکەن؟ والله هاوڵاتیان ئەبێ ئەوە بکەن نازانم بەڕێزێک پەیوەندی کرد بەڕێزە پەیوەندی کرد من حەجەر ئەوەش بڵێ من کەسێک نیم من یعنی کەلاشی حیزبە ئیسلامیەکان بۆ بەسی مەسەڵ لە ماوەسا عەلی باتیری کرد بەڕاستی نازانم ماوەسا عەلی باتیر ئەبێ چی کرد بێت یعنی ئەبێ چی کرد بێت کە تاوانبارە هیچ شتێکی نەکردووە یان بەڕێزێکی وەکو کارمەشیان سوفا ئەبێ چی کرد بێت وەلە ناو پارتیش کەسی مەسەڵ لەوانە هیچ شتێکی نەکردووە لە ناو یەکێتی اجتماعیاتی بەڵام ئەوەی کایە ئەگەر جامی ئاوی پاس يبدو وقاري شو هذا يعني قد يحصل نقول بيقول ودعوا اللي كان حزب غان شعب جدا ودعوا اللي كان ضلي خلق سنوات يتزور فاصلة. أنا سباس بو كاك محمد سباس بو بيوديكت أنا برزان يوجدون للرجيتوري كومراتي فيسبوك لك ما من كاك سوران ما لقى للراني وفرمو كاك سوران. كاكسوني. زو سباس أم كاك سوران. أم كاتل باش. باشتر بو برزت. كاتش من والله أم حزبنا بيستر. شو دانا صالح هيك أبو خلق نرفزوا. إذا بقرآن أو خلق جناح توانا. باشا ده شيء بكرة كاك سوران. أبي كاكا إما حزب يسكت روسكين أجازة دي أم حزبنا دي والله. بله. إذا ده كاكا جان والله أميلة هارجاني نما أو كي وسعت هو. بله. كاكا زور سباس أنا كم رئيس. بله سباس بو كاك سوران سباس بو بيوندي كت كاك سوران. بور هاوريان. شەماڵ چۆماری دەڵێت دەست لە کارکێشانەوەی هەموو ئەمانەی کە لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا حکومیان کردووە. کاک ڕێبوارمان لەگەڵە لە حەجاوەوە فەرموو کاک ڕێبوار. ئەو کاتە باش. باشتر بۆ بەڕێز کاک ڕێبوار. باشە کورد. زۆر سپاس دەکەم. وەڵای من کە ئیجازەم دەنێت لە جیات ئێوە ئەو پرسیارە ئاراستەی سەرکردایەتی یەکگرتوو دەکەم کە ئەو کاتی پێش ڕیفراندۆم لە جیات پارتیش قسەیان دەکردن. ئەو برادەرەکانی بڵین یەکگرتوو زمان لوسەکان دەیانگوت هەموو هەم بە هەر جۆرێش بێ باش شێوێکی بێ زروفی دوای ریفراندۆم لە ئێستا خۆشتر دەبێت. بەڵێ. ئێستاشم لە خەیاڵ ئەبوبەکر عەلی زۆر بە عەمتەری زۆر بە ئاشکرا کاک ڕێبوار تکایە ئەگەر بکرێت ناوی کەس مێیانە باشە؟ خۆ ناو نایەنم بە حەقەت بەڵام ئەوە واقعە. هەمومان دەزانین کە برادرانی یەکگرتوو کە لە جیات پارتیش قسەیان دەکرد. دەیانگوت دوای ریفراندۆم زروفێکی ئاوا دەبێ و دەبینە سەعادی حکومەت و دەبینە سەعادی اقتصادی خۆمان و دەبینە سەعادی پارەی خۆمان و نازان ئەنواع قسەیان دەکرد. ئێستا کوا لەکوێن بۆ نادە پێشێ بۆ خۆ نیشانی خەڵکی نادەن. بەڵێ سپاس بۆ کاک ڕێبوار سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ڕێبوار. کاک نەسرەدینمان لەگەڵا فەرموو کاک نەسرەدین. سلام علیکم. زۆر سپاس دەکەم کاک نەسرەدین. دەستخۆشی بەنامەکە لێگەم. زۆر سپاس دەکەم. سوالەکە لەسەر چییە؟ کاک نەسرەدین پێت وایە یاخود ئەو گرفت و کێشانەی کە هاوڵاتیان و خەڵکی هەرێمی کوردستانی تێکەوتون دەبێت چۆن هاوڵاتیان لەمە ڕزگاریان بێت دەبێت چی بکرێت بۆ دەرهێنانی هاوڵاتیان لەم گرفت و کێشانەی کە حکوومەتی هەرێم و هاوڵاتیانی تێکەوتووە. خۆت دەزانیت ئێستا قەیرانی دارایی و ئابووری هەیە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی ناکۆکە یعنی لەسەر زۆر پرس هاوڵاتیان بە شێوازێک لە شێوازەکان ناڕازی دەبێت چی بکرێت بۆ ئەمە؟ من جارێک خەفەت بۆ کۆمەڵ و گۆڕانە خۆم لە 24 مانگە تەکمیل یەکێتی و پارتی و یەکگرتوو بین بەس زۆر خەفەتە خۆمەوە.
هذه في شوالي ما نكسبين بالبرامج خد أولي أنا تيان نجي وكل الشيء كاسات برينا خير يعني تيان يعني إذا أنا نقول كم كان لي كم برنا بغا لسر أنصر كدارة سكالات وما كنا داقيا رصاقي بغداد داقيا بكروا لسرو داتو أو طالع كريال كرزات طالع كريال بيا دربنا شيء قاعدوا ودوايا بتشنو تعقيبي بكنا دسوش بيجا بله سپاس بو کاک ڕێبار سپاس بۆ کاک نەسەدین سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەباسمان لەگەڵ کردەوە فەرموو کاک عەباس کاک عەباس بکاتت باش زۆر سپاس کاک عەباس چی بکرێت بۆی هاوڵاتیان و هەرێم لەم بارودۆخە ئێستادا دەربهێنرێن یا ڕزگار بکرێن لەم گرفتانە ئەم گرفتانە چۆن چارەسەر دەکرێت والله من هيك اللي يفكر بالناس أنا بيهم أجانب شو أنا بس خاطر من خاطر عامة عملي بالرسم بس ببيت شيء كاغا بس ما فتحشناكم بس تأكيد ليس جاهدنا كانكم من وقت باوكي شيء جك ولا يعتبر دروا ناس أنا بجسد هنا كانت الأرض كان رحمها وقت أوي دعاس بقنا سوا وساون لبان تراف لا يتكان لا تركيز إخوان لا رحمها كان جناي برزة محمد الشراق دو تبكي قناص ولا برابر مال وساوا وكاري جواب كان زين بيكري مدن تأشير بيكري مكان يما عليهم كل يوم شيء يولد دور الناس وانا بين ناو رحمه الله زين ما مداني شنو ده بس ورثي له حاله كان عايز كل سبب بيكري جوان بيكري دنو تلفزيون كذا انا كأنما أذكر عليه ذكر يرجع بين كاغا تو كان شيء كركو كركوتيك وك براكي شهيدك يعني دابا شي بكري داوود لحقات على الانسان شي داوود لحزب كان شي مشاركه سكنيه هم كيشوف بركانك يستاهل لا بعد سكنت واقف جيلك سكن بجراكك جيلك سكن بجراك بس تنزل جيرات يمكن يجرب وين السوري كان سكان كده باترا في سكان ده بنحل على برزكان ده رحمه لفرقي اخوان ولا شورجو ليه انه بعد ما اخوان حبيبات ده كده بكار جنه بله سپاس بۆ کاگا سپاس بۆ پەیوەندیەکەت کاروانمان لەگەڵ سلێمانیەوە فەرموو کاکاروان کاکەوارەتان باش براکەم زۆر سپاس دەکەم کاکاروان کاکە تەوەرەکەتان لەسەر چی بوو بەڕێزم کاکاروان چۆن دەکرێت هاوڵاتیان و حکوومەتی هەرێمی کوردستان لەم گرفت و کێشانە دەربهێنێ خۆ دەزان ئێستا کێشۆگرفتێکی زۆر هەیە قەیرانی ئابووری و دارایی سیاسی و کۆمەڵایەتی هەیە وارووا حکوومەتی هەرێمی کوردستان ناکۆکیەکی لەگەڵ حکوومەتی ناوەندی هەیە چۆن دەتوانین لەم کێشانە چارەسەر بکەین لە ئێستادا کاکە گیان حکوومەتی چی و پەرلەمانی چی ئەمان کۆمەڵێ مافیا و دزن لە وڵاتە دانیشتون ئیتر داوا لە عەلی بابیر و گۆڕانەکەین ئێمە هەڵوێستێکی یەکلاکەرەوەیان هەبێ لەگەڵ ئەم دەسەڵاتە ئیتر ئەمانە نابێت لە حکوومەت ئەمانە دزی هەر چوار پارچەی کوردستانن زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم ئێوە کەناڵێکی پێشکەوتون لە عالەمە هیوای سەرکەوتن بۆ عەلی بابی دەکەین هەر ئەوی تیاماوە کوردستان هیوادارم بە زووترین کات گۆڕانکاریەک بەرەو پێشەوە لەگەڵ بسوودنەوەی گۆڕان نابکا بەڕێزەکەم زۆر سپاس زۆر سپاس بۆ کاروان سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەلیمان لەگەڵا لە هەولێرەوە فەرموو کاک عەلی كاكا تسوري باشي زور سپاس دەکەم کاکە كاكا بنسبتي او دوخي استاي كهولاتيان تيكتني هو استعلن يوسي بوا يتكلوا دوخا باورو دوخي استانية يشير صار حفتار صار لبيج استانية يعني إنسان ده بيبروكك شعوري هبي تبقى استعلن أوانا أو حفتو أشتان لقر بغداد كان تنيا بو خوازني موتو قوتي خركة لو إسكانية يعني أقد أوان قوتو موتي خرك بدن با هل بمستمرين لقى بغداد مناقشة عن حبيب مشكلة يا بران استعلن كوتاي وضع كبودي هولاتيان يكد بيدار بلا هولاتيان لو عراقا لو كردستانا بطل بشتي زيش عراقي او هم حزبانا راب مارنو بتواوتي لقى العراق ريك بكونو طوال بله سپاس بۆ کاک عەلی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەدمان لەگەڵە فەرموو کاک محەممەد کاک محەممەد ئەم کاتت باش براگەم کاتت باش زۆر سپاس دەکەم کاک محەممەد لە کەلارۆ لەگەڵ براگەم ئاوارین خەڵک بۆ فۆرماتین بەڵێ وڵای براگەم نسبەت کوردستان وڵای ئەمە خەڵک بۆ فۆرماتین هەفتا هەزار خەڵک ئاوارە بوون مالئەسەف کەناڵەکانی زۆر پێویست باشی خەڵکی دروست ناکەن یعنی تەنانەت دەستێوی کراوەتە سەر نامۆسی خەڵکی عیشی خراویان لەگەڵ خەڵکیان کردووە
خەڵک ماڵی گێستەوە خەڵک تەنانەت مناڵی گێستەوە کاک محەممەد ئێمە پەیامبەرمان یان پێشکەشکارمان هاوکارانمان چوونەتە دوو سوورمات و ڕەوشیان گواستەوە بەرنامەی تایبەتمان هەبووە چەند ڕۆژێک لەوێ ئالم ماوەدا پەخش کراوەت نازانم ئەگەر جەناب ببینێت دیانە واروەها دەستگای بەخشین کە سەر بە کۆمەڵی ئیسلامی هاوکاری کردووە براگەم ئێمە گلەیمان لێوە نییە گلەیمان لێوە نیە گلەیمان لە هەردوو حزبی دەسەڵاتدارە وەڵای ساڵە ئەو سەگە بوو ئەیمان کە لە ئەوروپا ئەو سەگ و پشتیانە بۆ ئەیمان کە خزمەت دەکرین هەتا ئێستا خەڵک لە دوو سوپەرمارکێت و ئاوارە بۆ ئەو خەڵکی کە نانێداوە پێشمەرگە ئەو خەڵکی شەڕی داعش دەگرت ئەو خەڵکی داوەستین بۆ حکومەت لە هەردوو دەسەڵاتێکی و پارتی وەڵاهی زۆر عیبە بۆیان خەڵکی لە دوو سوپەرمارکێت دیفاعی لە پێشمەرگە کرد و دیفاعی شەڕی داعش دەگرت مال ئەسف بۆیان داوەستینە داڕزینە ئیسا هەستا خەڵک ئاوارە دیە وەڵڵا ماڵ وایە ئیسا نانێ لە ماڵیانە وەڵڵا نانێ لە ماڵیانە عینانە چەندێ بەسیتە مردنیان لەم حاڵە باشترە ساڵە داوەستین و داڕزین بۆیان من داواکارمیش گۆڕانکاری و ئاسانی ناگرێت بۆ خۆی ئەم خەڵکە دیێوە سەرادا دوو بەینەوەی چەپیان بۆ لێدا ڕێزمەیە بۆ دووبراگەم خەڵک بێ گۆڕانکاریە سەرەتاقەدای کوردە حتا دیرۆ دز و حیز ڕابەرمانێ ئەمەش گیانمانە دەستخۆشی دانیشتێکم داواکارم لە ئێوە گۆڕان و قەنادیە و کێنێن و پەیان تۆ بێنە هەنای خەڵکەوە زۆر سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد بێگومانێمە لەگەڵ خەمەکانی ئێوە دەبین و هەرچێکمان پێ بکرێت لە پێناوێدا بەڵێ سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکە کاک محەممەد ئێمە هەرچێکمان پێ بکرێت لە پێناوێەوە دایکەین و هاوخەمی خەمەکانی ئێوە بین بێگومان کاک مەسعودمان لەگەڵا لە هەولێرەوە فەرموو کاک مەسعود باش کاک مەسعود فەرموو باش چاوەکەم بەرنامەکەتانە دەکەم زۆر سپاس هیوادار کەناڵەکەتان سەرکەوتوو ئینشاءڵڵا زۆر سپاس بەرنامەکەم گونەسەوەیە چی بکرێت دەربازکردنی هەرێمی کوردستان یاخاتیان ئەمە داواکارین حەزبەکان هەموو پێکەوە جوانن نەک درێن گۆڕان یان پارتیان یەکێتیان کۆمەڵ هەموو پێکەوە جوانن ئەمە هەموو کوردین ئەگەر خەدرێک لە بەڵکین هەموو کوردی دەکرێت ئەوەی تەلەفۆن دەکەیان لەوی ساعەتی کاکە و بێتە خوارێ ئەوە خراپەی کرد کاکە لێمان بخەومی لە هەموومان دەخەومی ماریەکی خراناوی مارێم و کوردی خرا دەبی ئەگەر داواکارین هەموومان یەک بین هەموو یەک دەنگ بین بەڵێ سپاس بۆ کاک مەسعود سپاس بۆ پەیوەندیەکەت محەممەد چەتۆمان لەگەڵا لە هەولێرەوە فەرموو سلام علیکم براکەم عەلەیکم السلام وەرەحمەتوڵڵا ئامۆساگیان من یەک شتێکی جوان دەربارەی ئەم چۆنە دێت و گیر و گرفتانی ئێمە باوکمان بە ڕەحمەت بێ باوکیان خیانەتیان لێمان خلیان کرد و فرۆشتیانێت ئەمە ئێستاکە خۆیان لە خۆمان یەکەن ئەگەر بێلین بەردەوام بن ئەوە مناڵەکانیان خیانەت لە مناڵەکانمان دەکەن و یان فرۆشین باشتر وایە بە هەر هەموومانەوە گەنج پی مناڵ ژێن کەس نەوەستێت تەواو بە هەموومانەوە یەکجار هەموویان لادێن و جەماعەتێ تازە و گەنج و باشی کوڕی چاک ئەوانش خراپیان کرد ئەوانش بەشق دەرێت السلام علیکم ورحمة الله وبركاته. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک یاسرمان لەگەڵا لە کەڵکچەوە فەرموو کاک یاسر. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله کاک یاسر. چۆنی باشە ئەحواڵت؟ زۆر سپاس دەکەم. بەڕێزەکەم ئەوە ئەزانی خۆی کێشەکە لەوەیایە گۆڕان و حیزبەکەی ئێوە حیزبەکەی کاک عەلی باپیر زۆر بەڕێز ئێوە خۆتان لە هەموو شتێک ئەدزنەوە کاکە ئێوەش وەرە لەگەڵ حکوومەتەکە خۆتان بکەنەوێت ئێوە خۆتان مەکەن بە مەلایەکەت ئێوەش خۆ لە خۆدا ئێوەش بەرپرسیارن ئێستا خۆت تۆ خودی خۆت وەکو کۆمەڵێک وەکو کەسێکی کۆمەڵ بڵێن لەو حیزبەیە خۆت بەرپرسیار ئەزانی یاخودنا ناتوانم من وەڵام بدەمەوە کاک یاسر ناتوانی وەڵام بدەیتەوە باشە من وەڵامت ئەدەمەوە کێشەکە لەو هەیە حکومەت بۆ ناکە سەبەبی چێ ناکە هەموو کەسێک خۆی ئەدەستەوە لە بەرپرسیارەتی و لە گەندەڵی و لە زیادی هەموو شتێک جەناب شتێکە پێ بڵێ کۆمەڵی ئیسلامی من بیکەم بڵێ کۆمەڵی ئیسلامی ئەبێت ئەوە بکات بارودۆخی هەرێمی کوردستان چارەسەر بێت قەیرانی دەرایی نامێنێ کەمی ئاو کەمی کارەبا پێم بڵێ کۆمەڵی ئیسلامی ئەوە بکات ئەمانە چارەسەر بێت ئەوە بێگومان بایکات بەڵێ چارەسەر ئەبێت چۆن چارەسەر نابێت نا ئەو شتم پێ بڵێ کە بیکات یانی
یعنی چۆن چ شتێک هەیە کۆمەڵی ئیسلامی بی بکات بۆی ئەم قەیرانانە چارەسەر بێت؟ بەڵێ کۆمەڵی ئیسلامی با لەگەڵ گۆڕان با چازان بکەن لەگەڵ حیزبەکانی درا چۆن چا نابێ ئەو ئەقلیەتێکی ئەوی دیش ئەقلیەتێکی بەڵکو بگەستنە چازانێک کۆمبونەیەک دوان بکەن کێشەی پێدا نامێن ئینشەڵڵا هەموو شتێک چارەسەرە بێ هەموو شتێک قابلی گۆڕانە هیچ شتێک نامێنە وەکو خۆی ئەم وەزعەن چاگە بێ ئەو وتیان سەرۆک باردانی ئەو سەرۆک باردانی هاتە خوارەوە دەفەرمن وەرنە سەر مێزی گفتوگۆ و ئەگەر خۆتان بە پیاوی باش دەزانن خۆتان بە پیاوی چاک دەزانن وەرن سازان بکەن و هەموو شتێک چارەسەر بەڵێ سپاس بۆ کاک یاسر سپاس بۆ پەیوەندیەکەت لە کەڵەکشیەوە لەگەڵمانە بتوانیت بە ئازادان ڕێی خۆت بڵیت بێگومان ئەم بەڕەمەیەش دوانگەی خەڵکە واتە ڕەبتە باوڵاتیانەوە هاوڵەتیان دەتوانن بە ئازادانەوە ڕێی و بۆچوونەکانی خۆیان بڵێن لەسەر هەر حیزبێک هەر بەس کەسایەتی نەبێت لەسەر هەر حیزبێک هەر دەستگایەکی حکومەت دەتوانن قسە بکەن بەڵام بەبێ تەشیکردن بەبێ قسەی ناخۆش و قسەی ناشرین من هەندێک لە کۆمنتانتان بۆ دەخوێنمەوە بورهان فەتاح دەڵێن لابردنیە دەموچاوانە باشترین کارە زۆربیان تاکید لەوە دەکەنەوە کە ئەبێت ئەم دەموچاوانە لا بدرێت ئەوە چارەسەری گرتەکان دەکات و دەبێتە چارەسەر کاک عەلیمان لەگەڵ لەولێرە فەرموو کاک عەلی. باشی بەڕێز زۆر سوپاس دەکەم. ئەلۆ فەرموو کاک عەلی. کاکەوە لەسەر وەزی کوردستان قسە دەکەنێمەوە. بەڵێ وەڵی کورد زۆر زەحمەتە ئەوەی خۆی دەستێنێ بەرەوەی لە لە تاریخی مەسەلەن تەماشای تورکان بکات تەماشای فارسان بکات هەموو حەزارەتیان هەبوو ئەمە حەزارەتمان ئێمە ملەتێکی عەشایری ملەتێکی عاتفینە ملەتێکی بەدوو قسە و بەدوو شتی بریخەدار دەگەڕێت. زۆر باش کاک عەلی منطق و بەعەقل بڵێ. کاک عەلی ئێمە دەپرسین چی بکرێت بۆ دەبازبوونی هەرێم و هاوڵاتیان لەم گرفتانەی کەیسە تێکەوتن؟ قەیرانی دارایی هەیە، قەیرانی ئابووری هەیە، قەیرانی سیاسی هەیە، قەیرانی کۆمەڵایەتی هەیە، حکومەتی هەرێم و ناوەند ناکۆکردن ڕێناکەون لەسەر ناردنی بوجە، یعنی چی بکرێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە؟ بۆ خودای بەڕێزەکەم نە حکومەتەیە نە حکومەتیش دروست دەبێت نە بەتەمای حکومەتی کوردی دەبێت بەڵێ ئەمە بە عەقل و مەنتەقیش ناکەن هەر بە عاتفەیش دەکەن هەر بە عەقلی عەشاریش دەکەن چکار بۆ تاریخ بەرە ملەتێکی ئەوە عراق یعنی ملەتێکی بەداخۆ ئینسانی مستەقەتمان زۆرە بەس ڕێیان پێ نادرێتێت زۆر بێئیمان لەو ملەتە بەڕاستی دەبێ عەفوشم بکەین. زۆر باشە کاک عەلی یعنی پێشنیارت چییە؟ یعنی دەبێت چی بکرێت؟ چارەسەر لای تۆ وەکو هاوڵاتیەک چییە؟ دەبێت چی بکرێت؟ والله هاوڵاتی فەقی چکار هاوڵاتی یعنی هەموو لای دەگیرا یعنی دەسەڵاتی نییە دەسەڵاتی نییە دەبێت نادرێت ئینسانی مستەقەت ئینسانی تێگەیشتی بێت ناو ئیشی دەوڵەتی وشە حکومەت. بەڵێ سوپاس بۆ کاک عەلی سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەلی لە هەولێرەوە لەگەڵمانە بووی. بەڵێ بەڕێزانەوە بە شێوازێکی گشتی ڕێی هاوڵاتیان بوو کە دەبێت هەمووان لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن پێکەوە چارەسەری گرفتەکان بکەن. هەندێکیش پێی وا بوو کە دەبێت ئەو سەرکردانی کە لە 26 ساڵی ڕابردوودا حکومیان کردو حکومیان بەدەست بووە دەبێت ئەوانە بگۆڕدرێن دەموچاوی تازە بێتە سەر حکم و حکم بکات بۆیە هاوڵاتیان هەموو ئەم قسانە دەگەڕێتەوە بۆ خاڵی کە دەبێت ئەم حکومەتە بگۆڕدرێت حکومەتێکی تازەتر پێک بهێنرێ بۆ چارەسەرکردنی ئەم گرفتاری کە لە ئێستادا هەیە و بەرەوکی هاوڵاتیانی گرتووە هاوڵاتیان پێوەی دەناڵێن ناتوانن بە خواسی خۆیان داواکارەکانی خۆیان با بڵێن بکەن یان کردیشیان ئەنجام وەرناگرنەوە ئەمە بە شێوازێکی گشتی ڕێی هاوڵاتیانە. بەڕێزان ئێوەش دەتوان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێیجی پەیام تیڤی پێش دەستپێکی بەرنامەکەتەوە دیاری دەکرێت دەتوان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە بەشدار بن لەگەڵمانە کێمە لەگەڵە کاکیوەمان لەگەڵ سێمانەوە فەرموو کاکیوە. باش قوربان زۆر سپاس دەکەم کاکیوە. کاکیان تۆ باسی دەربازبوونێکی لەو دۆخەی کە ئێستا حکومەت هێرم تێکەوتووە وایە قوربان ئەو دۆخەی کە ئێستا حکومەت هێرم تێکەوتووە سەبەبەکەی ئەگەڕێتەوانێ بۆ گۆڕان و کۆمەڵ ئەگە گۆڕان و کۆمەڵ لە ئەوڵەوانێ ملمەلانەی کورسی سەرۆکایەتی هەرێمیان نەکردایە و کێشەیان دروست نەکردایە و لەگەڵ حکومەتی هەرێما بەیەکەوە کارم کردایە بۆ گەیاندنی ئەم میلەت بە نوقتا ئەمە شەوەی بەسەر نەئەهاو لەلایەکەوانێ تاکیێتی شەیدیانەیە و شەڕی داعشیانە کرد لەلایەکەوانێ کۆمەڵ و گۆڕان پاشقولیان لە زودنەوەی کوردیە کرد. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەم حکومەتی گەیانە ئەم چەقەی ئێستاکان کە چەقی و میلەت ئاوا دەربەدەر و ئاوارە بووە سەبەبەکەی گۆڕان و کۆمەڵە. زۆر باشە بەس کاکیوە پێت وایە بەرنامەکەتان و بەدەوەندە. بەڵێ سوپاس دەکەم کاکیوە بەس پێت وانە کە گۆڕان و کۆمەڵەگەر لەگەڵ ئەوایە بوونایە یاسای سەرۆکایەتی هەرێم درێژ بکرێت و یا شتێکی وە
کێشەکان کەورەتر بوو نایاروە ینی ئەمانە تەبەنیکردنی کاری نایاساییە پێت وانێ مامە هێزێکی کوردی ڕازن هێزێکی باش هێزەکە لە پێناوی هاوڵاتیاندا دروست بوو بێت ئەمە بکات پێت وایە ئەمە شتێکی باش بێ بۆ هێزە ئاسایی بێت بەڵام پێوە بێت کاکیوا پەیوەندەکەی داخراوەتەوە هیوادارم جارێکی دیکە بتوانێت پەیوەندیان پێ بکاتەوە بەڵام بەڕزان مانە بەگشتی ڕێی هاوڵاتیان زۆربیان پێیان وایە کە دەبێت ئەم دەموچاوانە بگۆڕێت زۆربیان پێیان وایە دەبێت پێکەوە لەسەر مێزی گفتوگۆدا بنیشن کاک عەلیمان لەگەڵ لە دووس خوورماتەوە فەرموو کاک عەلی کاک عەلی ئەو کات باشتر باشتر بۆ بەڕێز کاک عەلی والله هیوادارم بۆ ئەوەی چاکتازن بێ لە هەرێمی کوردستان هەر پێنج حیزبەکە دەست لە کار بکێشنەوە لەسەر پێودەکانیانەوە چونکە بەڕاستی ئەم پێنج حیزبە بنەتە بەڵایە بەسەر ئەم میلەتەوە ئەگەر ئەم پێنج حیزبە نەبوایە هیوام وا بوو کە خەڵکە بە جۆرێتر بێت بەڵام ئەم پێنج حیزبە کاریگاکن نە ئەتوان دەوڵەتداری بکەن نەیشتی خلاصە گۆڕان و کۆمەڵ ئەوە لە بەرسەرجان نیە بەڵام دەنگدانی بەڕێستانەوە ئەوەی سەرمان بە دوای کاتیتەوە کاک عەلی بەڵێ سوپاس بۆ پەیوەندەکەت کاک عەلی سوپاس بۆ تۆ پێوە بێت سەوتی کاک عەلی بەباشی نەگەشتە من وەستا حەکیمان لەگەڵ فەرموو وەستا حەکیم السلام علیکم زۆر سوپاس دەکەم وەستا حەکیم ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزۆنەکەت کەس بکەی بەوەی بەباشی گوێم لە سەوتی جەنابەت بێت حیاتی بەخێرا برای بەڕێز بەڵێ بەحیاتی خۆی بەم دەسەڵاتە بەحیاتی خۆی ئەمە دەرباز بکات لە هەرێمی کوردستان و لە قەیرانەکان ئەمانە خەت فێر نابن حەزەکەی هەموو نەوتی عێراقیان بدەرێ هەموو نەوتی عێراق هەموو نەوتی عێراقیان بدەرێ نییە بەشیان ناکە بۆ خەڵک نییە بڵێ بۆ بەس بۆ خۆیان بەس بۆ خۆیان لە بۆ باخانە دەرە خۆکەت پڕ نابن لە حەزەکەی چنێکی بۆ بەرەی وەکو دەریا وایە هەرەی خوا ئەمانە گەلە زارگوچیانە کورد لە شەڕا براوە بەسەر مێزی دانیشتن دۆڕاوە بەڵام ئەم جارە لە شەڕ لەسەر مێزی گفتوگۆ هەر شوێنە دۆڕا دەگەیشتی ئەمە کارە ساتێکیان بەسەر خەستا هێنا بە تایبەتی بەسەر خەڵکی کەرکووک و ئەو ناوچانەیە لە هەفتای چوار خەسترە بەخوار خۆشی هەستی پێیەکەن بەس پیان عەیبە احترام بکەن احترام بکەن بعضی کەسێک بەعسی گۆڕان و کۆمپەس گۆڕ و زۆرانیان بوجیان لە بەردەسە نە پێشمەرگیانەیە نە چەکداریانەیە نە هیچ کەسێکی مەدەنی تێگەیشتی ئەگەر کۆمەڵ و گۆڕان نەبووایە خەڵک نەیتوانێت سەر بە بەیسەحەت هەر قسەکە لەم شاشەیە برای بەڕێزم هەر جار ناجارێت دێن ئاژاوێکە نێنەوە ناو کەسوک وەزی کەسوک تێکەدەنەوە ئیتری تۆ بکرێتە تەفتیشکردن لەم ماڵ و بەو ماڵە و سکاتی بە خەڵکن و ئەم لاوە و لاوە بێنەوە مشتانە ئەمانە کە لە حەزیان بەوە وەزاکە نیە سێشی وەزاکە چادێ بوان خراپە لە وەزا چادێ بوان زۆر خراپە دەگەیشتی بەڵام ئەمانە دەبێت بمینێن ئەمانە واز دێنن بەس یعنی چییە خۆتوو بە شەرەکە لە 6 ساڵ ببانەوە سامی خواردن هاوڕێیانی دیکە لەسەر خەتن ئیبراهیمان لەگەڵە لە کەڵکچەوە فەرموو کاک ئیبراهیم کاک ئیبراهیم ئەم کاتت باش باشی برام زۆر سپاس دەکەم کاک ئیبراهیم ئەحوالەتە مورد زۆر سپاس دەکەم کاک ئیبراهیم چی بکرێت بۆی هاوڵاتیان و هەرێمی کوردستان لەم گرفتانەی ئێستا ڕزگاریان بێت کاکە دەبی کۆمەڵ لەگەڵ هەموو ئەحزابەکان پێکەوە دەست باویشنە و ملەتە ئەو ملەتە مەغدورە هەر کەسێک با بخۆی نەیکێشتەوە با گازدە و گلە و گازدە نەکەن ئێمە دژمنمان زۆرە ئێمە لەو وڵاتە مەغدوری ئەو منتەقەیە لە شەرق الئەوسەط ئێمە و عالەمە هەموو دژمنمانە ئێمە لۆ هەمومان یەک دەبینە دژمنی یەک وەکی مەسەلەکەی کوردی دەلێت کە و دژمنی سەری خۆیتی کاتە دەبێت کۆمەڵ گۆڕان یەکەتی پارتی هەموو ئەحزابەکان هەموویان پێکەوە یەک دەنگ بن نابێت بێژین وڵات کاکە ئەوە بە قسەی من ناکە ئەوە بە قسەی تر دەکە بەڕاستی ئێمە گلەیمان لە ئەحزابەکان هەیە زۆر کەناڵەکانی کوردستان زۆرتر لە دژمنەکان باسی ئێمە دەکەن ئەمە متابعەی ئەحزابەکانی عێراق دەکەم کەناڵەکانی عێراق دەکەم یەک باسی ئابادی بە خراپی ناکات باسی ئەو نەخۆشیە ناکە باسی ئەو حەشدە ناکە و تادای العالم دەکەن بەس کەناڵەکانی ئێمە زۆرتر لە دژمنەکان زۆرتر دژمناتی ئێمە دەکەن بابە بەڵێ کاک ئیبراهیم یعنی جەنابەت پێت وایە کە
دەبێت یەک ریزی سیاسی دەتوانێت کێشەگرفتەکان چارەسەر بکات بێتە بەشێک لە چارەسەرکردنی ئەم گرفتانە ئێمە لە هەمی کاتێک بەڵێ کاکە ئێمە لە هەمی کاتێک ناتفاقیمان ئێمەی پاشێ خستیە هەم لە زمانی بەدرخان بەس شۆڕشەکان هەتا ئیستا ناتفاقی ملەتی کورد ئێمەی پاشێ خستیە ئەو خاینیاتی و ئەو دەستێشی و دەستی دەرەکی دەینە ناوان ئەوە تەسیری ئێمە کردێ کاکە ملەتی کوردمە و گرا با ئەو دەبکە بزانیت بەس بیت واللهی هەر کەنالێکی باسی ملەتی کورد بکات باسی قایدێکی کورد بکات باسی منازرەیەکی بکەتن لەو کوردستانە ئێمە هەموو ملەت بە خاین حسابی دەکەین سپاس بۆ کاک ئیبراهیم سپاس بۆ پەیوەندیەکەت کاک یونسمان لەگەڵا لە هەولێرەوە فەرموو کاک یونس ئەم کاتت باش کاک یوسف ئەو کاتت باش زۆر سپاس کاک یوسف باش حاڵت خواست زۆر سپاس دەکەم تۆڕەکەتان لە چی بکرێت بە دەرەباردنی هەرێمی کوردستان لە هاوڵاتیە لە گرفتەکان من پێم وایە دەبێ هەموو عەزبە کوردستانیەکان هەموو یەکدی بگرن بەڕاستی يعني ئەو کێشانە با لە کوردستان ببینێ داوا لە گۆڕانی کۆمەڵی دەکەم بێنەوە ناو پەرلەمان بێنەوە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم خەڵکە چی کرد بەڕاستی لەو سەلەقێ و لەو هینە دەرباز بێت ئەوە چەند ساڵ هەمومان داوا دەکەین داوا لە عەزبە کوردستانیەکان دەکەین کاتەوە نەفەت نێزی گفتوگۆ وەرن بۆ ئەوەی چارەسەرێک دەوەزی کوردستان بکەن بە کورد بکەن بەڵام هەروەها گۆڕان و کۆمەڵ هەر خۆیان دوو لە پەرێز دەگرن خۆیان دوور دەکەنەوە لە خەرێز خۆیان دوور دەکەنەوە لە حکوومەتی پەرلەمانی کوردستان بۆ داواکارن بینەوە لە حکوومەتی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی هەموو پێکەوە بێک دەست بێک دەنگ چینە بەغدا بۆ ئەوەی چارەسەری ئەم گرفتانە بکەین پێدوایە کاک یوسف پێدوایە چونەوە بۆ بەغداد ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغداددا چارەسەری ئەم گرفتانە بکات وەکو لە پێشتردا حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاند بوو کە سەربەخۆ نەو دەفرۆشێت خۆی کارەکانی سەربەخۆەکان پێ دوایە ئەمە مەسەری نەگرت چونەوە بۆ بەغداد باشترە و دەتوانێت بەشێک لە گوزەرانی هاوڵاتیان بگۆڕێت ئەگەر هەموو بەڵێ ئەگەر هەموو عەزبەکانی یەک بن و هەموو یەک دەست بن و هەموو یەک دەنگ بن بەری چارەسەر بۆ چارەسەر نابێت ئەگەر ئەمەیان گۆڕان و کۆمەڵ بێنە ناو حکوومەت ئەگەر هەموو پارتی و یەکێتی و هەموو لایەنەکان پێکەوە بن دنیادا يعني ئەو کێشانە چارەسەر دەبێ زۆر ئاسانە بەڵام ئەمە گۆڕان و کۆمەڵ لەو لای بنێن کاکە ئەمە نایە ناو حکوومەت ئەمە حکوومەتیشی دروست دەکەین پارتی یەکێتی بنە کاکە ئەمە حکوومەتە دەبین بەڕاستی ئەو کێشانە چارەسەر نایبێت کێشەکان گەورەتر دەبن کێشەکان لەغەڵ چیساتر دەکەن بەڕاستی بۆیە داواکار ئەم بلایانەکان بێن وەکو بلا ئەمە هەموو بلای یەکترینە بەخوا ئەگەر عەزبی شەعبی بێ هەوزوو بکاتەوە لێرە نارێ ئەوە کۆمەڵە ئەوە پارتیە ئەوە گۆڕانە هۆرەیی یەکێتیە هەر هەموو ئەم بێک سات مەشارەکە بۆیە داواکاری کورد هەموو بێک چاو بێک دەست بێک قسە یانە هەموومان چینە بەغداد دوا بنیشین ئەو گرفتانە کارسەر بۆ ئەوەی خەڵکە بەڕاستی لە دوونا کەسپارەی نییە خەرجی معاشی نییە بۆیان هیوادارین هەمووتان بێن بێک دەست بێک چاو هەموومان دابنیشین پێکەوە بچین خەبات بکەین لە بەغدای سەتا عەودا ئەمە هەواداری سەتا عەودا ئەو سەتا عەودا زیاد بکەین بۆ سەتا بیست زۆر باش کاک یوسف هاوڵاتیان لەکوێ ئەم گرفتانەدان هاوڵاتیان دەبێت چی بکەن هاوڵاتیان دەبێت چۆن ڕۆڵبژێرن لە چارەسەرکردنی ئەم گرفتانەدا ئێمە وەکو هاوڵاتیان هەبێت چی بکەن ئەمە هەر داواکارین ئێمە داواکارین عەزبە کوردستانیەکان ئەوان یەکبگرن ئەمە یەکگرتوویە بەڕاستی وەکو هاوڵاتیان بەڵام ئەوە داواکاری ساوە لە ساوی لەدەست ئێوەیە لەدەستێوە عەزبانیە بەڕاستی گۆڕان و کۆمەڵ بەتایبەتی بەڕاستی بێنەوە ناو پەرلەمان بێنەوە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆتان دوورە پەرێز دەکەین خۆتان دوورە پەرێز نەکەنەوە لەو ناو حکوومەتی هەرێمی کوردستان هەموو بە یەک قسە بە یەک دەنگ وەرە کاکە ئەو کێشانە چارەسەر بکەن بە کۆمەڵ خۆرا هەر شوێنە لەسەری داری دێنێ کاکە ئەمە نایە لە خوارێ ئێدۆ نایە لە خوارێ ئێدۆ لە خوارێ با ئێوەش بێنەوە ناو حکوومەتی پەرلەمانی کوردستان بەڕاستی یەکێتی بێنەوە یەکگرتوو بێتەوە هەموو لایەنەکان پێکەوە جوانی پێکەوە بچینە بەغدای پێکەوە لێرە دابنیشین بەڕاستی خەرجی کەی ببینی سپاس بۆ کاک یوسف سپاس بۆ پەیوەندیەکەت کاک یوسف خەڵک نازانێت تەماشای تەلەڤیزۆنەکان کۆمەڵ دەکا
گۆڕان دەکات نوعی دیکەیە. بەڵێ سپاس بۆ کاک یوسف، سپاس بۆ پەیوەندیەکەت کاک یوسف. کاک لوقمان ئەحمەد دەڵێت هەموو سەرکردەکان دەست لە کار پێشنەوە و دەموچاوێکی تازە بێتە پێشەوە. ئايات حەمید دەڵێت یەکگرتووی هەموو لایەنەکان و خەمی سیاسەکان دەبێت خەمی خەڵک و نیشتیمان بێت نەک خەمی گیرفانیان. بنیامین تەختەقی دەڵێت تەنها یەکڕێزی و یەکگرتووی مرۆڤ بەرەو سەرکەوتن دەبات. شەماڵ چۆمانی دەڵێت دەست لە کارکێشانەوەی هەموو ئەم سەرکردانی کە لە ماوەی 25 ساڵی 26 ساڵی ڕابردوودا حکومیان کردووە دەبێتەوەی چارەسەرکردنی گرفتەکان. سەردار عەبدولڕەحمان دەڵێت گەڕانەوەی متمانە بۆ هاوڵاتیان ئەویش لەسەر بنەمای یەکڕێزی و تەبایی و دوور لە تەشیرکردنی یەکتر. یا منجاف دەڵێت نازانم چۆن قسە بکەم قسەی لەسەر بکەم بەداخەوە وایان هەڵتەکاندووە کە ئەم هەرێمە نەخێر ئەم هەرێمە خێر لە خۆ نەدیوە. ڕێژوان وەهاب دەڵێت یەکڕێزی لایەنەکان هیوایەکی زۆر بۆ خەڵک دەگەڕێنێتەوە زمناکەوە. پاڵەنەیی دەڵێت تەنها خوددا دەتوانێت دەربازمان بکات. بورهان فەتاح دەڵێت لابردنی ئەم دەموچانەوە باشترین کارە. هاودین موراد دەڵێت بە یەکڕێزی یەک هەڵوێستی بێگوێدانە بەرژەوەندی حیزبی و کەسیەکان. وەستە عەلیمان لەگەڵ لە ناحیەی حاجیەوە فەرموو وەستە عەلی. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وەستە عەلی. چۆنی بەڕێزەکەم ئەخوا زۆر سپاس دەکەم. خۆش بیا سپاس دەکەم. کاکەتەوەرەکە لەسەر چییە؟ بەڵێ کاک عەلی چی بکرێت بۆ دەربازبوونی هەرێم و هاوڵاتیان لەم گرفتانەی کە ئێستا تێککەوتووی؟ زۆر سپاس دەکەم لەگەڵ تەوەرەکەت. بەڵام یەک شت هەیە. بەڵێ تخوا ئەتوو 26 دانە ساڵە ئەو میلەتی دەچەوسێنەوە ئێستا دوو پشکە تێتەوەدا قەترەنەوتەکرد لە ماڵە دەست ناکەوی بەدەستی داکەی. بەڵێ بەڵێ وەستە عەلیەکەم پێدەی تەلەڤیزۆنەکەت کەس بکەی بۆی بە باشی گوێم لە سەوتی جەنابەت بێت. وەڵڵاهی نەچی نهاتی ماوە نەکورد والله نەچی نهاتی ماوە نەکورداتی ماوە پێم سەیرە ئەگە ئەو تەوەرە لەسەر ئەو شەی دادەنێ ئەو خەڵکە بە قورعان. بەڵێ والله نەخزماتی ماوە نەشۆرچاتی ماوە ئەوانە هیچ نەماون پێم سەیرە ئەو فەکە ئێستا 26 دانە ساڵە قەترە نەفتێک نێ دەماڵەدا کابرا فتیلەکی پێکە. بەڵێ بەڵێ سپاس بۆ وەستە عەلی، سپاس بۆ پەیوەندیەکەت. نیگارمان لەگەڵ چوارتەوە فەرموو. ئەلو باشی براکەم. زۆر سپاس دەکەم. ئەم کاتت باش؟ باشتر بۆ بەڕێزم. زۆر سپاس. وەڵی براکەم بە نسبەتە وەرەکەتەوە بەڵێ هەموو یەکێ لە ئێمە ئەزانن ئەم حکومەتە چییە و چۆن ئەم ژیانە بەڕێ ئەەکەین. وەڵی سوێن بێ بەخوا ماڵم لە چوارتایە باوەڕتە بە یەک لترنەوت لە ماڵی منان نییە. باشە 289,000 موچەکەی منە. باشە یعنی ماقولە من ئێستا خاوەن 3 مناڵم 2 مناڵم لە مەکتەبە ڕۆژانە نێ بیدەمەدەست مناڵەکانە بچنە مەکتەب و بگەڕێنەوە. ئیتر من چی متمانەیەکم بەم حکومەتە هەبێت؟ یعنی هیچ متمانەیەکم پێیان نییە لە هیچ ڕوویەکەوە بە هەردوو بدە ماڵەکەوە. زۆر باشە نیگارخان دەبێت چۆن چارەسەری ئەم گرفتارە بکەین. چارەسەر ئەم گرفتانە چین کێ دەبێت بیکات؟ چۆن دەکرێت؟ چارەسەر کێ؟ چارەسەر ئەو کەسە ئەتوانێت بیکات کە ڕازگۆیانە بێ لەگەڵ میلەتە. کەسێک ناتوانێت 26 ساڵە دەست بەدەستی بە میلەت بکات. ئێستا دانیشم پێی بڵم ڕازگۆیە و ئەتوانێت بەڵێ بە سەرۆکی خۆم ێزانم یان بە فڵانی خۆم ێزانم بە هیچی خۆمیان نازانم. ئێستا دەموچاوەکان بگۆڕێت لە هەموو ڕوویەکەوە ئەقلێتیان بگۆڕێت. بەڵام ئەقلێت بە من ناگۆڕێت، ئەقلێت بە کەسانێکە گۆڕێت کە پاڵتشتی بکرێن ئێمە. داوا لە مامۆستا عەلی باپیرەکەم ڕازگۆیانە بێتە سەر خەت، ڕازگۆیانە بێتە سەر ئەوەی کە قسە بۆ میلەت بکات بە ڕازگۆیانە و نەچێتە ژێر دەستی ئەم و ئەویان. هەتا ئێستا شکوردی وەسعەکە باش هاتووە ئەگەر باشتر بڕوات. داوای لێکەم لە هەر وڵاتێک داوا ئەکات بە تەنەزوری نەزانێت میلەت نەو نەهامەتیە نەجاتدەن. باوەڕتان نەبێ وەڵڵا مناڵەکانم خوا ئەگای لێ داوای گۆشتی حیوانم لێ ئەەکەم دایە کیلۆی بیرەکەم ئەڵم کیلۆی بە 15,000 بۆ من زۆرە بەس 4 ڕۆژ بەس 5 ڕۆژمانەکات. بەڵام هەتاکە یعنی مناڵێ داوای گۆشت بکات نەتوانم بۆی بکڕم. حکومەتەکەشم حکومەتە شکست خواردووەکە بە ئارەزووی خۆی هەموو شتێک لە دەروی وڵات هاوردێناوەکە بۆ خۆی و بۆ دارودەستەکەی. دەیانی وەکو من لە من خراپتر هەیە. من شکر بەخوا کرێخانوو نایە بەڵام هەزارها هەیە کرێخانۆکەی نێبراکەم. بەڵخاتون دیگەردەوترێت حکوومەتی هەرێمی کوردستان یان هەر حکوومەتێک باوکی میلەتەکەیەتی پێ دوایە ئەم باوکە باوکێکی باش بێت بتوانێت کێشەکانی تۆ چارەسەر بکات. وەڵی من ئەم باوکە نە وەڵاهی ناتوانێت چارەسەری بکە لەبەرەوەی لە 150 خاکی کوردستان یاوە بەدەستەوە
ئەگەر لەوانەیە احتیمالە ئێستا بۆیە بێدەنگیش بۆ ئەوێ لە فاسلونەوەکەشی بفرۆشێت ئەوەش با بەدەستەوە بەس بۆ مانەوەی خۆی ئەینا هیچی کە ناڵم هەر ئەوە ئەتوانێت و هیچی تریش ئیتر نازانم هەتاکەی ئێمە لەم وەسعەیە بین و هەتاکەی چاوەڕوانی دەستی نازانم هەرێمی کوردستانیان بەداخەوە لێ کردووە ناسرینیان کردووە تەنانەت مناڵەکانی خۆم بە من ئەڵێن دایکە تۆش وەکو حکومەتی هەرێم لیا تۆ درۆزنی مناڵێ وا بە دایکەکەی بڵێ ئەبێت چاوەڕێکی لە حکومەتی بکەم کە ئەمە میلەتەکەی ئاوا بەڕێوە ئەبات پێت وایە قەیرانی کۆمەڵایەتی یاخود حکومەتی هەرێمی کوردستان توانێتی کاریگەریەکی نەرێنی خراپ لەسەر قەیرانی لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی وەروەها چۆنەڵی تربێتی مناڵەکان دابنێبەوەی کە نەیتوانێت موچەی مامۆستاکانی بدات مامۆستاش ناتوانن بە شێوازی تەندروست مناڵەکانی یا قوتابیانی خەڵکانی هەرێمی کوردستان پەروەردە بکەن پێت وایە حکومەتی هەرێمی کوردستان توانێتی کار لەمەش بکات براکەم حکومەتی هەرێم قەیرانی نەزانی یعنی دابەشەکە بەسەر هەبوو یەکێ لە ئێمەیە ڕێزم هەیە بۆ خەڵکی تر ناتوانم ناوی خەڵکۆ قسەکەم بەڵام قەیرانی نەزانی قەیرانی نەشەهادەییان باشە وای لە من کردووە متمانە لە بینی خۆم و مناڵەکەمان نەماوە باشە متمانە لە بین من و کەسوکارەکەم نەماوە من لەبەرەوەی ئێستا لێ لە ماڵەکەمانە دێنە بەخوای گەورە خزمێک مەرحەبای من ناکە لەبەرەوەی من کەسێکی نەبوونم باشە یعنی خزم و هاتوچۆی کاڵ کردوتەوە لە بینی من و خزم و کەسەکانمان لە بینی خۆم و مناڵەکانمە ئیتر چاوەڕێی چی لێ بکەم یعنی لە هەموو ڕوویەکەوە ئەتوانم بیخەمە سەر حکومەتی هەرێمی کوردستان بڵێ دوور لە ڕووی جەنات و دوور لە ڕووی بینەرەکانت زۆر ناڕازگۆیانە زۆر نابەرپرسانە هەڵسوکەوت لەگەڵ هەموو تاکێک لەگەڵ ئێمەیە ئەکەن مامۆستا چی کابڕاتە مەکتەب یعنی من مناڵەکەمە نێرم پارەی پێ نییە شت بکڕێت مناڵەکەم وای لێ دێ لەگەڵ منە ناڕاز دەرەێ مامۆستا بە هەمان شێوە چی بکە کۆمەڵی مەساکرێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەلیمان لەگەڵ لەباریکەوە فەرموو کاک عەلی کاک عەلی کۆتا پەیوەندیە فەرموو کاک عەلی رحمەتی باشیش کرد زۆر سپاس دەکەم کاک عەلی وەڵا یەک پرسیاری دیەکەم فەرموو ئێمە ئەم تەلەفۆنە ئەکەین و قسە لەگەڵ تواخن هیچ ئیستیفادەیەکی هەیە زانی چۆنە کاک عەلی یعنی هەر هاوڵاتیەک پەیوەندیەکات ڕە و بۆچوونەکانی خۆی بە ئێمە ئەگەێنێ وەروە بێگومان ئەمە کاریگەریشیە چکامە ئەم کەناڵە لە ژێر چەتری کۆمەڵی ئیسلامیایە وەروەها بەڕێوەبەرەکانی ئەم کەناڵە بێگومان هەمووی ئەندامی سەرکردایەتی و حیزبێ و کاریگەری خۆی بێت وەروەها هاوڵاتیانیش دەتوانن بە شێوازێک لە شێوازەکان دەردڵی خۆیان لە ڕێگەم بەرنامانەوە بکەن باشە تۆ بە حیزبەکان ئەڵێ خراپ وایە ئەلۆ بەڵێ ئەڵێ باسێ حیزبانەیەکە هەزر بەلایەکەوە ئەڵێ خراپ وایە تێناگەێت ئەوە نییە خەڵکی هاوارەکە ئەڵێ چین نییە و چین نادێت ئەی باشە قەیناکەم یەکێکی وەکو من لە 96 و لە 95 برایەکن لەناو کۆمەڵی ئیسلامیە شەهید بۆ تایسەیەکی نەیوتێ ئەرە چۆنی ئایا ئەوان بۆچی خراپن و ئێوە چاک بن بەڵێ کاک عەلی جوان لێت تێناگەم ئەڵێم بەڵێ لە 95 لە شەڕی ناوخواون برایەکن لەناو کۆمەڵی ئیسلامیە شەهید بۆ تایسەیەکی لە ئێوە نەیوتێ ئەرێ ئەم بنە ماڵە خوێنیدا چۆن یا حالەتە ئیتر خەڵک بەرمێنەوە بەیانەدا چ کێشەیەک هەیە چ دەوڵێتی هەیە کاک عەلی جەنابەت ئەگەر مەبەستێکی تر نەبێ بۆ لە ناڕۆی داوا لە حیزبەکە بکەیت بۆ ناڕۆی داوا لە سەرکردانی و حیزبە بکەیت لە ئەندامی سەرکردایەتی یعنی زۆر ئاسانە توانیت ئەندامی سەرکردایەتی وەروە بەڕێز مامۆستا عەلی باپیرش ببینیت هەر زۆر بە ئاسانی یعنی توانیت ئەمە بکەیت یعنی ئەگەر مەبەستێکی تر نەبێت لەوەی کە لەم بەرنامەیەوە ئاوا بڵێ یعنی چییە نازانم سوپاس بۆ کاک عەلی سوپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێزان بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەیەم جارەمان تا بەرنامەیەکی تر بە یەکگەشتەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم شاد و سەفراز بن خواتان لەگەڵ